با بە پێناسەیەک لە هوەری گێڕانەوە دەستۆکەن دوایش ئەچینە سەر هوەری نمایشیان پێرفۆرمانس. هوەری گێڕانەوە پێما بە تۆزە بابەتەکە زۆر تازەیە، ناوەکە لانەیە زۆر ئاشنا نەبێ بە گوێ زۆرێک لە بینەرانە. پێم خۆشە باسێکیەوەمان بکرێت هوەری گێڕانەوە چ بەشێک لە هوەرە گێڕێتەوە مەبەست لێ چییە؟ هوەری گێڕانەوە لە ناو هوەری شێوەکاری زۆر تازەیە، هەم بۆ دنیای دەرەوە تازەیە، لە هەشتاکانەوە دەستی پێکردووە، لە لای خۆشمان لە 2000ەکانەوە دەستی پێکردووە. من زیاتر لە کارەکانمە هوەری گێڕانەوە بەکارهێناوە وشە دەنگی خۆم وەکو پاشخانێکی هوەری خۆم بەکارهێناوە بۆ گێڕانەوەی مێژوو چیرۆک و ئەو بەسەرهاتانەی هەم بەسەر خۆم یا خێزانم یان چیرۆکی فەنتازیم لەسەر دروست کردووە و پێشکەشی بینەرەکانم کردووە. زۆر باشە. کەواتە ئەم هوەرە پێوەری تایبەت بەخۆی هەیە یاخود لە کەسێکەوە بۆ کەسێکی تریش ئەگۆڕێ؟ هەر هوەرمەندە و تایبەتمەندی خۆی هەیە لە گێڕانەوەیە لە ڕێگەی دەنگ و شەکانی و چیرۆکەکەی کە دروستیەکە. لە کوردستان من یەکەم کەس بووم کە بەکارم هێنا هوەری گێڕانەوە و وای کرد کە دوای من چەندین هوەرمەندی تر بە ڤیدیۆ و گێڕانەوە بە ئینستەڵیشن و گێڕانەوە کارەکانیان پێشکەش بکەن و گێڕانەوە وا کات کە بینەرەکانە زۆرتر نزیکتر بن لە خۆتەوە و تۆ وشەکان بەکارێنی وشە زۆر نزیکە لە هەموو بینەرێکتەوانێ. ئەمە وایە کە بینەرەکانت بەردەوام لە پەیوەندیا بن لەگەڵ کارە هوەریەکەتەوە. زۆر جار وایە کە بینەرەکانت بە دوای کارە نوێکانیشتەوە بگەڕێن بزانن تۆ بەرەو چۆ ڕۆی کارەکان بەرەو چۆ چێت. باشە جا ئێمە باسی پەرفۆرمانسیان هوەری نمایشیش ئەەکەین هاڵە چونکە جەنابەت لەم بوارەشە هەر زۆر چالاکیت. پێم خۆشە خۆت باسەکی ئەوە بکەیت ئەم دوو بوارە لە هوەر چ جیاوازیەکیان بەیەکەوە هەیە؟ هوەری پێرفۆرمانس مێژۆکەی درێژترە لە هوەری گێڕانەوە. هوەرمەندەکان لە دنیاەوە لە کوردستانیش بە پێرفۆرمانس دەستیان پێکردووە، بەڵام دوایی وشە و دەنگی خۆیان بەکارهێناوە لە ناو پێرفۆرمانسەکانیانە. لە کوردستانیش ئێستا کۆمەڵی هوەرمەند لەم بوارەیە کارەکەن، هەم پێرفۆرمانسەکەن هەم دەنگی خۆیان وەکو گێڕانەوە وەکو وشە بەکارێنن. بەڵام ئەوەی کە من زۆر تەرکیزم لە سەرەتی هوەری گێڕانەوە هەمیشە چیرۆکێک پێشکەشی بینەرەکان مەکەم. ئەو چیرۆکە جاری وایە تراژیدیە یا سیاسی یا کۆمەڵایەتیە و زۆر جاریش چیرۆکەکانم چیرۆکی فەنتازین کە خۆم دروستیەکەم. بۆ نمونەیەکێک لە کارەکانم ناوی گێڕانەوە بە تامی ڕاستی باسی چیرۆکەکەم کە کاتی خۆی تۆپێکێکی شە بە ماڵی ئێمەیە. ئەو تۆپە واکە کە ڕێڕەوی ژیانی ئێمە بگۆڕێت و لەو دقەی کە من دەسەکەم بە گێڕانەوە بۆ ماوەی 23 دقە من باسی بەسەرهاتێکەکەم کە ژیانی ئێمە چۆن گۆڕی لە تراژیدیاوە گۆڕینی بۆەوەی کە ئێمە منداڵ بووین هەمومان گەورە بووین و ژیانێکی پۆزتیڤانە ژیاین. چیرۆکێکی ترم هەیە شمشاڵەکەی نەنەفاتم لە تەیت گەلەری. ئەو چیرۆکە باسی سەفەرێکی خۆم و نەرکمەکەم بە بەلەمێکی کاغز ئەچین بۆ تەیت گەلەری لە لەندەن کە بەیاوەری فریشتەیە کە ناوی هەتاوە. گێڕانەوەی ئەم چیرۆکانە چەند کەسێک لە بەردەم تویا بێت کە ئەم چیرۆکەی بۆ جێڕیتەوە تا چەند گرنگە بە شێوازی پیشجێڕیتەوە وێنەی لا دروست بێت، وێنەکان ببینێ لە پێشوشەکانەوە. ئەمە ژوونەرێکە بۆ خۆی کە تۆ توانی سەرنجی کەسەکەی بەرامبەر بۆ خۆت ڕاکێشی. بەتەکید بەڵام ئەبێت زۆر وریایانە و هوەرمەندی شێوەکاری ئەو کارەی خۆی کە ئیکات بە وریایانەوە بیکات بۆ ئەوەی نەچێتە ناو هوەری پێرفۆرمانسی شانۆوە. ئەبێت تۆ وشەوێنە دروستکەی کە بتوانی دوا لە بینەرەکانت بکەی بە بەردەوامی لە خەیاڵدانی ئەوانە وێنە دروستکەی و وا بکەی ئەو ئۆبجەکتانی کە دادناوە لەگەڵ گێڕانەوەکەدا پەیوەندی هەبێ بەردەوام بە جیاوازی هەبێ، بەڵام هەست بکەی بە وشەکان. بۆ نمونە من باسی چیرۆکێکەکەی لە شاری سلێمانیا کاڵێ بە کۆڵانەکانی مەڵکەنیا ڕۆشت و لای پیرمەسوور و لەگەڵ چەند کەسێک من ئەزانم کۆڵانەکانی مەڵکەنی چەند باریکە و بلای پیرمەسوور خەڵکانێک لێوەسایانی وێنەکانت لا دروست هەبێ. ئەمە دووریشە لە نواندنەوە. ئەمە تا چەند گرنگە هەبێت لە بابەتەکان؟ زۆر گرنگە. هوەری گێڕانەوە تۆ بێت بەرامبەرەکە دووە لێ بکەیت کە بەناو وشەکانی توای وێنە دروستکە هەتا گەێنیتە ئەو شوێنەی کە ئەو خەیاڵدانی چیرۆکەکانی تۆ دروستکردنی وا بێت کە ئەو وێنەی خۆی دروستکاتەوە جارێکی تر وێنە بەرهەم بێنێتەوانێ. لە هەموو ئەوانی کە گرنگترە تۆ بینەرەکەت پلکێشەکەی بۆ ناو چیرۆکێکی فەنتازی کە واکات بەردەوامی بە دوای هەنگاو بە هەنگاوی وێنەکانی تۆیا بڕوات و ئەوەی کە لە کوردستان زۆر ئێستا گرنگی پێدرێت ئەوەیە کە بتوانیت
بینەرەکانت بهێڵیتەوە لە کاتی نمایشەکەی کە تۆ دادناوە 40 دقەیە 45 دقەیە 25 دقەیە بتوانیت ئەو بینەرانت بێڵیتەوانێ بەخۆش بە حاڵیەوانێ من کارەکانم کە کردووە بینەرێکی زۆر لە کاتێکی جاریوا بۆ زۆر گەرمیش بۆ بینەرەکان ماونەتەوانێت کەەوە جێگەی دەستخۆشیە بۆ هەم بینەرەکان کە توانیانە ئەوە لەگەڵ کارەکانی منە ژیان بکەن. زۆر جار لە پەرفۆرمانسە ئەبینین ئەو کەسانەی کە لەم بوارەیە کار ئەەکەن و ئیشی هۆنەری ئەەکەن لایەن وایە ئەو باوەڕەیان ئەو بابەتی کە ئەم بیری لێکاتەوە کەسی بەرامبەر ئازادە لانەیە ئەو بەو ئەنجامە نەگا بەڵام ئەمەیان لا دروست ئەبێت کە ئەڵێن ئەبێت بیرکردنەوەکان با بڵێن ئەمان بیجوڵێنن جەنابیشت مەبەستت لە کارەکانت هەر ئەوە یان ناهەوڵ ئەدەیت ئەو پەیامی کە تۆ هەتە ڕاستەوخۆ هەرەوە بگەینیت بە کەسەکان چۆن کارەکەی کاک زانە لەم بوارەدا من زیاتر کە کارەکەم لە ڕێگەی ناوی کارەکەمەوانە بینەر لە کارەکەم نزیکەکەمەوە بۆ شمشاڵەکەی نەرفاتم لە تەیت گەلەری یا کتێبخانەکەی پورایشێ یا مەسەلەن گێڕانەوە بە تامی ڕاستی لە ڕێگەی دروستکردنی ناوێکەوە بۆ کارەکەم بینەرەکانم لە کارەکەم نزیکەکەمەوە دوایی کە ئەچمە سەر دەستبردن بۆ جێرانەوە ئەو کاتە ئیتر من بینەرەکانم پەلکێشەکەم بۆ ناو چیرۆکەکەی خۆم ئەوەی کە من ئێستا جێرانەوە زۆر ئیتیمامی پێیەم لە کوردەواریشدا ئێمە حکایەت خوانمان هەبووە پێشەوەی تەلەڤیزیۆن و رادیۆ بێتە کوردستان ئێمە حکایەت خوانمان هەبووە لە مەجلیسەکانە شەوچەرایان هەبوو حکایەت خوانێکمان هەبووە بۆیە ئەمە زۆر نزیکە لە ڕۆحی کوردیەوانێ یعنی شتێکم نهێناوە کە زۆر دوور بێ لە ڕۆحی کوردیەوانێ و هونەرمەندەکە شتێکی هێنابێت کە ناباو بێ بە هونەری کوردی ناوەکانیش زۆر کوردەواریانە و زۆر هی ناو خەڵکە بەڵێ من زۆر ئیش لەسەر ناوەکەم لەبەرەوەی ناو گرنگی کارەکەت پێڵێت و نزیک دەکاتەوە لە کارەکە و پێناسەیەکی گشتی تیاتێ لەسەر کارەکە ئەم کارە باسی چیەکە بۆیە من زۆر تەکی دەکەم و لەسەر ناوەکە هەم کوردی بێ هەم کوردەواری بێ و کاک زانە ببوورە ئەم چیرۆکانەی کە خۆت ئەڵی ناوێکە بۆ دانێم ئەی کاری لەسەرەوە نەکرۆکە ئێمە لە ڕابردووە چەند کەسێکمان هەبووە چیرۆکیان نووسیوە تۆ خۆت بێنی ئەم چیرۆکانە ڕۆحێتێکی کاکزانای پێوە دیار بێت و باسی کەیتەوە کاری لەسەر بکەیت من زیاتر خۆم خوێنەرێکی زۆر جدی هەم چیرۆکم هەم ڕیوایەشم بەڵام ئەوەی کە من دروستیەکەم منیش هونەرمەندم توانایەوەم هەیە کە چیرۆکێک بۆ خۆم دروستکەم و خۆم بیگێڕمەوانێ بۆیە زۆر جار ئیسفادەم لە چیرۆکەکانی چیرۆکە لۆکاڵەکانی خۆمان کردووە بۆ نمونە من یەکێک لە ئیشەکانم ئەوەی شمشاڵەکەی نەنەفاتم لە تەیت گەلەری ئیسفادەم لە چیرۆکێکی ڕەحیمە فشە هەبوو کە لە سلێمانی زۆر بەناوبانگ بوو حاجی ڕەحیم ئەو باسیەوەکە کە یەکەم جار لە کارەسەکەی وەستا شەریفەوە خۆی پیا کردووە لە شەتڵ عەرەب سەری دەرهێناوە منیش ئەو چیرۆکەم جارێکی تر ئیسفادە لێ کردبووانێ بۆ ئەوەی کە من لە گەلەری زاماوە ئێمە دەرەوانێ چمە کارەسەکەی وەستا شەریف لە شەتڵ عەرەبەوە سەر دەرێن مۆجارێکی تر یعنی من سوودم لەوانە وەرگتووە بۆ نمونە من سوودم لە چیرۆکانی شەهزا حەسەن وەرگتووە لە هەنێ شوێنان باسی یەکەم کە تونند و دیژی بەرامبەر مێینە لە کوردستانە تا ئاستی چۆنە بەڵام من ئاماژە نادەم بە ناوی نووسەرەکە لەبەرەوەی لە کاتی ژێڕانەوەکە من سوود لە چیرۆکەکانیەوە یا لە ڕستەسازی ئەوان وەرەگرم باشە جا ئەو بابەتانەیە کە زیاتر سەرنجت ڕاکێشێ بۆ ئەم کارانە کام لە کارەکانم کاک زانە من زیاتر لەسەر بایۆگرافیە خۆم زۆر کارەکەم و ئەو بایۆگرافیە بارگاوی یەکەم بە کارەساتە کۆمەڵایەتی و سیاسەکانی کە لە کوردستان ڕووی داوە جاری وایە لە جیهانی ئێستا کارێکی تازەم هەیە بەدەستەوە کە باسی فترەی کەرەنتینە و دەست بە سەراگرتنی چاینە لە هەموو دەوڵەتەکانی دنیاە کە ئێستا خەتێکی حەریری هەیە تازە ئەکرێتەوانێ کە ئەو کاریگەری هەم لەسەر عێراق هەم لەسەر کوردستانیشە بێ کارەکەم هەر جێڕانەوەی لەگەڵ ئینستلیشنە بەڵام ئەوە لەوانەیە لایندەیەکی نزیک نەتوانم پێشکەشی بکەم لە بەرەوەی بودجەیەکی زۆریەوێت باسی خاڵێکی زۆر گرنگکەین کارکردن لەسەر وشە و وشەسازی ئێمە لە زمانی کوردیا هەر لە کۆنەوە شاعیرەکانمان ئەدیبەکانمان کاریان لەسەر زمانی کوردی کردووە کە وشەی بیانی تێکەڵ نەکەین و بەکارێنین ئەم هونەری جێڕانەوەش زۆر گرنگە کە کۆمەڵی وشە هەیە ئی کوردی زۆر جوانە جارێکی تر تۆ بێنی کاری لەسەر بکەیتەوە کە ئەمە بچێتەوە ناو کۆمەڵگا
تا چەند کار لەسەرم بابەتە کردووە. لە ڕاستیە من کوردیەکەم زۆر خراپ نییە لە جێرانەوە زۆر هەوڵەیەم کوردیەکی پارە و ببێژم وە هەوڵەیەم خۆم دوور بخەمەوانێ لە کوردی لە وشانەی کە عەرەبیە یا فارسیە تورکیە لە ناو کوردیا ئاوێتە بووە خۆم زۆر جار دوورە خەمەوە لە وشانە هەوڵەیەم پاراوتر قسە بکەم و من لە جێرانەوەکانیشە قەت شت دانووسم ئەو کاتی کە دەنگ تۆمارەکەم هەوڵەیەم خۆم زۆر تەندروستانە بجوڵێم و دەنگەکەی خۆم ئارام بکەمەوە لەگەڵ تۆمارکردنەکە جارێکی تر گوێ لێ ناگریتەوە بزانی خۆ دووشەیەک دوت بێ بە دڵت نەبێ یاخوشەکە لەگەڵ بابەتەکەی تویان ناگوت جاوشەکە وشێکی بیانیە با تێکەڵی زمانی کوردی نەکەم چەند جارێک تەمرینەکەم خۆم بۆ لەبەردەم خۆمەوە چیرۆکەکە ئاژێڕمەوانێ بەزە و ڕۆژێک کە تۆماری یەکەم من عادەتەن بە شتی تەکنۆلۆژیای زۆر پێشکەوتوش نایکەم بە مۆبایلێک و مایکێکی یەخە هەموو ئیشەکەی خۆم تۆمارەکەم کەمترین کات لە بە کەرەستەی سادە کارەکەی بەڵێ من یەک جار کارێکم هەبوو کە بۆنی دایک بوو لە ستودیۆ تۆمارم کرد ئەویش لەبەرەوەی میکسی دوو دەنگ هەبوو دەنگێکی دایکم کە هاوڕەیەکم دەنگەکەی جارێکتر دووبارە کردبووانە لەگەڵ دەنگی خۆم ئەو جارە نەبێت ئیتر نەچوومەتە ستودیۆ بە تۆمارکردنی دەنگەکانی زۆر باشە لەگەڵ ئەو بابەتانەی کە خۆتە و چیرۆکانەی کە خۆت هەدا لە کاتێکا کاڵی گەرمانش بوو بەڵام بە دیار مۆدانیشتون لە دوای جێڕانەوەی تۆ فیدباکی ئەو کەسانەی کە لە چواردۆرە بوون چی بوون لەسەر بابەتەکەی تۆ و دوجار چیان پێویست بۆ کە تۆ ئیزافەی کەیتە سەر کارەکەت لە ڕاستیە من کارەکانم وای کردووە کە لە هەم لە زانکۆ هەم لە پەیمانگا مەسەلەن ببێتە بەحسی لێکۆڵینەوەی ماستەر و بەکەلۆرەسەکان زیاد لە 20 بەحسی بەکەلۆرەس هاتۆتەوە لای من کە سوودیان لە کارەکانی من وەرگرتەوە بۆ کارە ئەکادمیەکانی خۆیان و هەم بۆ بینەرەکانیش کە من بەڕاستی بۆ بینەری سادە کارەکەم ئەوان زۆر بەلایەنەوە چێژبەخشە کە هوەرێژ بتوانی چێژبەخش بێ و کاتە لەوانەیە شتێکت کردبێ بۆ جوانت باس کرد کاکزانە ئەوەی کە بۆ بینەرە سادەکان زۆر جاڵانەیە کاتێک ئەگەر ئێمە وشەیەکی قرس وەک پەرفۆرمانس بەکارەهێنین لای کەسەکان وابێت ئەمە کاتە توێژێکی تایبەت بینەریەتی چۆن نەکرێت زمانی هوەر وا لێ بکرێت هەموو توێژێک لی تێبگا خۆی لە هوەری تازەیە تۆ بێ زۆر نزیک بیتوانێت لە خەڵکە سادەکەی کە ڕۆژانە سەرقاڵی کاری ڕۆژانی خۆیانن ئەوان بکەیتە داینەمۆی کارەکانی خۆت و لەگەڵ ئەوانە پەیوەندی دروستکەی کە ئەوان توانیان لە کارەکانت بەباشی بگەن دڵنیا بە کارەکەت سەرکەوتووەوە ئەبێتە باسی ناوشێنە ئاکادمی و زانستیەکانیش جێخۆیەکات زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت سپاس بۆ زانیاریەکانت بە هیوای بەردەوامی و سەرکەوتنی زیاتری بەڕێزت خۆش زۆر سپاس دووبارە سپاس بۆ ئامادەبوونە زۆر خۆشحاڵ زۆر سپاس بۆ زۆر سپاس